ئێمە وەک ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە داوا دەکەین لە پەرلەمانی کوردستان و لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە کار بە یاسای ژمارەیەکی 5/2/2015 بکەن کە بڕیاری تایبەت درا بۆ ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە کە دەست بەکار بێت بە پێی یاسایە. ئەم ئەنجومەنە 25 ئەندامی دەبێت و لایەنەکان ڕێککەوتون لە نێوان خۆیاندا و کاندیدەکانیان نردووە بۆ ئەنجومەنی وەزیران. جا ئێمە داوا دەکەین کەوا کار بۆ یاسایە بکەن پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی وەزیران چیتر بە ئەم پارێزگایە لە چاوەڕوانیدا نەمێنێتەوە. ئەگەر ئەمەش ناکەن داوا دەکەین لەگەڵ پەرلەمانی کوردستانە هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە بکرێت با چیتر ئەم پارێزگایە لە چاوەڕوانیدا نەمێنێتەوە. عادەتەن ئەو دوولایەنە دەسەڵاتدارن کە ئێستاش لە حکومەتان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی کارەکە دەستی ئەوەندایە، بەڵام حەز ناکەین جارێکی تر ئێمە کەسێک تاوانبار بکەینەوە لەمڕۆ بەدواوە جارێکی تر ئێمە دەست پێ دەکەینەوە چیتر ئەم پارێزگایە پەراوێز نەخرێت.